فستیڤاڵی ئیندۆ ئەمریکا ئینتەرناشۆناڵ فیلم فستیڤالێکە لە فستیڤاڵە ناسراوەکان لەسەر ئاستی جیهان کە ساڵانە فیلم یاخود ڤیدیۆ کلیپ لەسەر ئاسی هەموو دنیا کۆ دەکاتەوە 2000 لە ڕێگەی لیژنەیەکەوە دەست بە پاڵاوتن دەکرێت و چەند بەرهەمێک دەچێتە خۆناغی کۆتایی یاخود فیناڵ. خۆشببختانە ئەم ساڵ دوو بەرهەمی کوردی لە ئێ وەرگیراوە هەمووەکو ڤیدیۆ کلێب هەمووەکو فیلم کە هەردووکیان کاری منن. ڤیدیۆ کلیپی ناڵی چیە کە چەند ساڵێک بەر لێ ئێستا لەگەڵ ئەزیزانمان لە تەلەڤیزیۆنی خاک تیڤی بەرهەممان هێناوە کاری موسیقەکەی هونەرمەندی ئەزیز و خۆشەویستم کاکە ڕەبین جەمالە کە یەک بوو لەو بەرهەمە جوان و نازدارانەی کە بەرگوێم کەوت بەڕاستی بە شانازیەوە ئەرکی کلیپکردنی ئەو بەرهەمەم گرتە ئەستۆ خۆمەکو دەرهێنەر و سینارست. ئێمە خاوەنی دنیاە کەلتوری جوانی گۆرانی و مۆسیقا و پڕ لە ئامێرین. سەرەتای دروستبوونی ئەم کارە جوانەی ناڵەی چیە لەوە دەستی پێکرد کە هەر لە سەرەتای دروستبوونی کوردەوە ئامێرێک هەبوو کە بەداخەوە ئێستا لە زۆربەی شوێنەکان نابینرێت کە زەمانێک هەرچی جوانی گۆرانی مۆسیقا هەبوو لەو ئامێرەدا کۆکرابووە. بۆیەوە من وەکو ڕێبین بڕیاری ئەوەمدا کە بەم ئامێرە کوردیە پڕبەهایەوە جارێکی تر بێمەوە ناو میلۆدیە جوانە کوردەواریەکان. فیلمی گێتینگ باک کە نووسینی هاوڕێ ئەزیزم کاک ئامانج ئامینەیە خۆم کاری دەرهێنانم بۆ کردووە. فیلمەکە زیاتر وەکو تاکێک بەراوردکردنی تاکێکە لە ڕابردووە لە ئێستادا و بەرکەوتنی تاک لە ڕابردوودا لەگەڵ سروشت و ئێستاش لەگەڵ مەسەلەی تەکنەلۆژیا و ئەو جیانە تازەی کە ئێمە تازە خەریکە پێی ئاشنا دەبین بۆ مەترسیانە چیە لەسەر تاک و ئاوردانەوەیەکی گەورەیە لە ژینگە و دەکرێت بڵێم زەنگێکی ئاگادارکردنەوەش بوو بۆی کە پێشاتەکان وەکۆی کە ئێستا گۆڕاون لە مەسەلەی ئەو نەخۆشی و پەتە نەفرەتی کە هەیە زەنگێک بۆی کە ژینگە ڕۆژێک دەکەوێتەوە مەترسیانەوە. دەبێت هەوڵی ئەوە بدەین کە لە ڕێگای هونەرەکەمانەوە بگەین بەو لووتکەیی کە ئێمە دەمانەوێت جوانی وڵاتەکەمان و پیرۆزی وڵاتەکەمان و هونەرەکەمان نیشانی دنیا بدەین.